سەڵاتان لەبێ هاوڕێیان هەروەکو دەبینن لە دووڕۆژی ڕابردوودا ئیتر دەرگایەکی دیکەی جەهەنەم لەسەر دروزیەکان لە باشووری سووریادا کرایەوە. خۆی ئەو دەرگایە لە دوای هێنانی هەیەت تەحریر شام دەستەی تەحریر شام بۆ ناوچەکە و تەسلیمکردنی کلیلی دیمەشق بەوان هەتاوەکو ئێستا کۆمەڵکوژی عەلەویەکان کۆمەڵکوژی دروزیەکان بەردەوام دەکەم، بەڵام ئەمە دەگات بەکوێ و ئەمە لە کۆتاییدا دەگاتە کوردەکان یان نا ئەمەیان لە دواییدا دەبینین. لە لە ماوەی دوو ڕۆژدا هەتاوەکو ئێستا کە دەکاتە دوو ڕۆژ لە ڕۆژئاوای سوێدا کە شاری دروزەکانە لە نێوان چەکدارانی دروز لە سوێدە و ملیسیاکانی دەستەی تەحریر شام شەڕ و پێکدادانێکی زۆر گەورە ساز بووە هەتاوەکو ئێستا باس لە کوژرانی 120 کەس دەکەن و ژمارەیەکی زۆریش بریندارن. لە سووریا زۆربەی زوری دروزەکان لە جەبەل ئەلبروز دەژین کە ناوچەیەکی ناڕێک و شاخەویە لە باشووری ڕۆژئاوای وڵاتەکە کە زیاتر دانیشتوانی ئەو ناوچانە لە سەدا 90 دروزن و نزیکەی جگە لە شاری سوێیدا نزیکەی 120 دێهات و گوندی دیکە لە خۆی دەگرێت لە چیای حەڕێم گەڕەکانی دیمەشق وەکو جەڕەمانە و ساحنایە و لە بناری باشووری ڕۆژهەڵاتی چیای هەرموندا ئەمانە دەژین. دروزەکان ئیتر سمبۆلێکی سیاسیان هەیە کە ئەویش سوڵتان پاشا ئەترەشە لەو شەڕ و پێکدادانەدا ئیتر پۆستەکەیان ڕۆخاند و دڕاندیان و سوکایەتیان پێکرد. ئەمەش واتایەکی زۆر زۆر گەورەی سمبۆلی لە بۆ دروزەکان هەیە کە حکوومەتی نوێی سووریا ئیتر بەزمێکیان پێ دەکا و جگە لەوە ئیتر شێخی دروزەکانی سووریا ناسراو بە حکمەت سەلمان ئەلهجری کە ئەمەش شێخێکە ئێستا ئەتوانین بڵێن بە ناوی زۆربەی زۆری دروزەکاندا قسە دەکا بانگەوازیەکی ئاراستەی دام و دەستگاکان و کۆمەڵگای نێودەوڵەتی کرد کە ڕێگا لە کۆمەڵکوژی هەیەت تەحریر شام دژ بە دروزەکان بگرن. دەستەی تەحریر شام بەردەوام شێخ حکمەت هجری بەوە تاوانبار دەکا کە بوێری لە ئیسرائیل وەردەگرێ، بەڵام بە تەماشایەکی مێژوو بکەین بزانین ئەو چاواشەکاریە تا چ ڕادەیەک ڕاستە. لە ساڵانی 2012 کاتێک جەبهەتە نوسرا هەبوو واتە ڕێکخراوی یەکەمینی دەستەی تەحریر شام بە سەرۆکایەتی ئەو ئەبوو محەممەد ئەل-جۆلانیا ئەمانە لە ناوچەی سەحنایە و ئەمانە باڵادەست بوون و لەوێدا هەموو یارمەتیەکیان لە ئیسرائیل وەردەگرت بە پێچەوانەی ئەمە دروزەکان هیچ پەیوەندیەکیان بە ئیسرائیلەوە نەبوو، بەڵکو چەکیان هەڵگرتە بوو بێلایەن بوون نەیارمەتی سووریایان ئەدا و ڕێگاشیان نەئەدا چەکدارانی جیهادیەکان بەگشتی بێنە ناوچەی ئەوانەوە. ئەوەی پەیوەندی بە ئیسرائیلەوە هەبوو جەبهەتە نوسرا بوو. تاقە شتێک کە پاشای ببورن تاقە شتێک کە شێخی دروزەکان واتە ئەلهجری لەو کاتەوە باسی دەکرد هەتاوەکو ئێستاش باسی دەکا بە تایبەتی لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەددا ئەڵێ تا دەستورێکی مەدەنی و سڤیل نەنووسرێتەوە کە هەموو لایەنەکان لە خۆدا بگرێ و ناسنامەی ئەوان بناسێنێ ئێمە ئامادەنین چەکەکانمان فڕێ بدەین و ڕێگا بدەین بە جیهادیەکان بێن کۆمەڵ کوژمان بکەن.
هەیەت تەحریر شام هەموو جارێک بە بیانوویەک شەڕێک دروست دەکات. هەروەکو بینیمان لەگەڵ عەلەویەکاندا ناوی لێنان ئەلفلول نظام، یعنی پاشماوەکانی ڕژێمی بەعس. خۆی لە خۆیدا هەموو مێدیا ئیسلامیەکان، مێدیەکانی کەنداو و مێدیەکانی خۆرئاواش بەداخەوە ئیتر عەلەویەکانیان هەموو عەلەویەکانیان وەکو پاشماوە و لایەنگرانی ڕژێمی ئەسەد پێناسە کرد و ئەمە وای کرد کە ئەو کۆمەڵکوژیەی کە لەو کاتەوە دەکری هەتاوەکو ئێستا هیچ کەس ئاوڕێ لێ نەداتەوە بە شێوەیەکی نابینا ئیتر تەماشای بکەن. ئەم جارە ئیتر دەستەی تەحریر شام گوایە بەدەویەکان لەوێ ئیتر بازگەیەکیان داناوە و ئەو بازگەیە بۆتە هۆی شەڕ و پێکدادان لە نێوان دروزیەکان و بەدەویەکان و ئەمەش نیشانی ئەدا هەتاوەکو حکوومەتی دیمەشق گوایە حکوومەتی دیمەشق نەچێتە هەموو ئەو ناوچانەی کە چەکداری ملیسی تێدانا ئەو شەڕ و ئاڵۆزیانە تەواو نابن. ئیتر ئەمە یاریەکەی هەیەت تەحریر شام بۆ ئەوەی ئیتر ناوچەکانی خۆی هەموو ناوچەکانی سووریا بخاتە ژێر کۆنتڕۆلی خۆی. بەڵام تەماشاکەن ئێستاکە لە ناوچەی عەلەویەکاندا هیچ جۆرە چەکدارێک نەماوە بە تەواوەتی لە ژێردەستی دەستەی تەحریر شام و جیهادیەکاندایە. ڕۆژ نییە ئێمە لە میدیاکاندا نەبیسین کە کچێک ژنێک کوڕێک نەڕفێندرێ. حتا وەکو حوتویەک بەر لە ئێستا ئیتر لە ناوچەی لازقیە کاتێ ئاگریان لە دارستانەکان بەردا گروپێک ئیتر هاتن بە ئاشکراییتر وێنەی خۆیان بڵاو کردەوە، گوتیان ئێمە ئەو ئاگرەمان کردوتەوە و ئەمەش وا دەکا کە عەلەویە پیسەکان ئێرە بەجێ بێڵن و بێگومان وابزانم 50,000 عەلەوی ئەو کاتە دێهاتەکانی خۆیان چۆڵکردن. ئێستاکەش هەمان یاری بەردەوام دەکات. کەواتە لێرەدا ئیتر ئەتوانین بڵین دەستەی تەحریر شام لەلایەک بوێری لە لێدوانەکانی ئەمریکا بە تایبەتیش تۆم باڕاک کە هەم سەفیری ئەمریکایە لە ئەنقەرە و لە هەمان کاتدا نوێنەری تایبەتی دۆناڵد ترامپە لە بۆ سووریا و لە بۆ لوبنانیش ئیتر لێدوانی سەیر ئەدا نەوەکو دروزەکان و عەلەویەکان بەڵکو هەموو کەسێک ناچار دەکا کە بچنە ژێر چەتری دەستەی تەحریر شام و جیهادیەکان. ئیتر لێدوانی تۆم باڕاکمان بینی دەربارەی کوردەکان، دەربارەی فێدرالی و گەلێک بابەتی دیکەش. بێگومان ئەو فێدرالیەی کە ئەو باسی دەکا بەشێکی خەتایەکە هی مۆدێلی فێدرالی عێراقە کە کوردەکان بەڕاستی ئیتر چی پێ دەڵێن مۆدێلی فێدرالی کە لە سویسرا، لە بەلجیکا، لە ئەمریکا، لە ئەڵمانیا، لە زۆر وڵاتی دیکە یەک لە مۆدێلە باشەکانی بەڕێوەبەرایەتیە ئیتر مۆرکێکی خراپی پێوە بنێن. لێرەدا ئێمە ناتوانین ئەو مۆرکە خراپەی فێدرالیزمی کوردەکان لە عێراق بەڕاستی بپارێزین کە ئەبینین هەتاوەکو ئێستا دەربارەی موچە و کۆمەڵێک کێشەی دیکە لە بەرنامەیەکی دیکە باز دەکەم ئەمڕۆ ئێوارە هەوڵەدەم باسی بکەم ئەگەر کات دەرفەتی پێدام لەوێدا چ جۆرە سیستەمێکی تاڵانی دروست کردووە. با بینەوە سەر بابەتەکەمان ئەمە لایەنی ئەمریکایە و لە هەمان کاتدا حکوومەتی ئەحمەد ئەلشەرع ناوە پێشوەکەی جۆلانی بەردەوام هەوڵەدا لەگەڵ ئیسرائیل سازش بکە و ئەو کاتێ لەگەڵ ئیسرائیل سازشی کرد تاوەکو بتوانێت کۆنتڕۆلی خۆی بەسەر هەموو سووریادا مسۆ گەر بکە. لەو شەڕی دواییدا بینیمان سەرەتا
ئیسرائیل هیچ دەنگێکی لێوە نەهات، بەڵام کاتێک تانکەکانی جەبهەتر دەستەی تەحریری شام هاتنە پێشەوە تەقییان کرد، ئیتر ئیسرائیلیەکان لەیاندان و دوو تانکیان تەقاندنەوە. یعنی ئەمە نیشانمان ئەدا ئیسرائیل بە تەنیا کێشەیەکی هەیە، کێشەکەی ئەوەیە کە نابێ حکوومەتی نوێی سووریا چەکە قۆرسەکانی بێنێتە پێشەوە نزیکی چیایی جۆڵان و هەرمونی بکاتن. کێشەکەی بەتەنیا ئەمەیە. کێشەیەکی دیکەی کە باسی دروزەکان دەکات، ئەڵێ دروزەکان دەپارێزین بەتەنیا بۆ ئەوەیە مەشروعەتی خۆی لەو ناوچانی کە داگیری کردوونە زیاتری بکات. بێگومان دروزەکان چەند بەشێکی جیاوازن. ئەو بەشەی کە لە ئیسرائیلدایە بە ناچاری بێ بەخۆشی بێیان بە ناخۆشی بێ، ئیتر ئەمانە پشگیری لە ئیسرائیل دەکەن. بەڵام ئەمانەی سووریا بە هیچ شێوەیەک بەو شێوەیە پێم وان نییە پشگیری ئیسرائیل بکەن، چونکە داواکاریەکانیان دیارە ئەوان دەیان هەوێ لەگەڵ حکوومەتی سووریا بژین، لەگەڵ حکوومەتی سووریا کار بکەن، ڕێککەوتن ساز بکەن، بەڵام بەتەنیا مەرجێکیان هەیە کە ئەویش دەستورێکی مەدەنیە کە دان بە ناسنامەی ئەواندا بنێ مافی هەڵبژاردنیان پێبدا، مافی خۆبەڕێوەبەرێتی خۆجێیان پێبدا، لەمە زیاتر نییە. و لە هەمان کاتدا وەلید جۆنبڵاتمان هەیە کە سەرکردەیەکی حیزبێکی لوبنانیە، ئەمیشیان بە هەموو شێوەیەک دژایەتی ئیسرائیل دەکات. بۆیە دەبینین دورزیەکان لە ئەو پارچەبوونەی دورزیەکانیش دەبێتە هۆکاری ئەوەی کە نەتوانن بڕیارێکی هاوبەش بدەن. مەسەلەکە هەتاوەکو ئێستا بەو شێوەیە. باشە هەیەت تەحریری شام جگە لە کۆنتڕۆڵکردنی سوێدا چی دیکەی دەوێ؟ هەیەت تەحریری شام بەڕاستی دەیەوێ ئەمجارە تێستێک بکە. یعنی دوای ئەوەی کە گلۆپی سەوزی لەلایەن ئەمریکاوە بۆ هەڵکرا کە دروزەکان کێشن، کوردەکان کێشن، عەلەویەکان کێشن، فلان و بێوان کێشن، ئیتر ئەمجارە دەیەوێ لە ڕێگای گوایە بەدەویەکان ئیتر کۆنتڕۆلی خۆی بەسەر سوێدا دامسۆگەر بکە و ئەگەر لەمەدا سەر بکەوێ بە دڵنیاییەوە ئەمجارە هێرشەکانی دەگاتە ئەو بەری ئاوی فرات، واتە هێزەکانی سووریای دیموکراتیک دەکاتە ئامانجی خۆی ئەگەر بێت و ڕێک نەکەون. تۆم باراک کە کەسێکە پێشتر وان بزانم 2018 بوو لەلایەن FBI دەستگیر کراوە و کاری لۆبی و سیخوڕی لە بۆ ئیماراتی عەرەبی کردووە. قەتەر تا ڕادەیەک لەلایەن بنەماڵەکەی ئەوە هاواریان بۆ وڵاتی قەتەر هێناوە، هەتا باس لەوە دەکرێت هاواریان بۆ تورکیا شێناوە بۆ ئەوەی داوا لە دۆناڵد ترامپ بکەن و لەو بابەتە ڕزگاری بکەن بە ڕێگای بەرتیل و پارەیەکی زۆر بە دۆناڵد ترامپ. ئیتر ئەو کاتە ڕزگار کراوە. ئیتر دوای ئەوەش دۆناڵد ترامپ ئیتر هێنایی کردی بە سەفیری خۆی لە ئەنقەرە و لە هەمان کاتدا نوێنەری تایبەتی خۆی لە سووریا و لە لوبناندا. باشە ئەو پیاوە چی ئەوێ؟ یعنی ئەو جۆرە لێدوانانە تا چ ڕادەیەک ڕاستیەکی خۆیان هەیە. هەموو کەس دەزانێت هێزەکانی سووریای دیموکراتیک ژمارەیان سێقاتی ژمارەی سەربازەکانیان سێقاتی حکوومەتی دیمەشقا، هێزێکی سیکولارن، هێزێکن هەموو نەتەوەکان لە ناویاندا جێدەگرن، هێزێکە ژن لە ناویدا جێدەگرێ، مۆدێلێکی بەڕێوەبەرایەتی کەم تا زۆر سەرکەوتووی هەیە. ئەوەی بەڕای من لێرەدا دەیڵێ بەڵێ بۆچوونەکانی بۆچوونی دۆناڵد ترامپن، بەڵام مەرج نییە بۆچوونەکانی بۆچوونی هەموو سیاسەتی ئەمریکا بەتایبەتی پنتاگۆن و سنتکۆ. بەڵام ئەمە خۆی لە خۆیدا بۆچوونێکی زۆر مەترسیدارە و ئەوەی بەڕای من دەی هەوێ بیکە وەکو یعنی سیاسەتێکی بازرگانیە.
کوردەکان دروست دەکەن ناچار بکە لەگەڵ حکوومەتی دیمەشق ڕێک بکەون و ئەو کاتە بڵێن تەماشاکان دۆناڵد ترامپ ئاشتی هێنا ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەو ئاشتەی کە لە غەزە هێنای، ئەو ئاشتەی کە لە ئێران هێنای لە سەرمێزی گفتوگۆی تر لە ئێرانیدا، ئەو ئاشتەی گوایە دەیویست بە 24 ساعت شەڕی ئۆکرانیا و رووسیا ڕابگرێ. هەمان شتە جگە لەمە شتی دیکە نیە، پێم وانییە شتی دیکەی بەدووە دابێ و هیوادارم ئیتر شاری سوێدا بە تەواوەتی نەکەوێتە دەستی ئەمانە و هێزەکانی سووریای دیموکراتیکیش دەبێ ئەو قەیرانە قوڵتر بکەنەوە و زیاتر نیشانی جیهانی بدەن و ئیتر ڕووی ڕەشی حکوومەتی دیمەشق کە حکوومەتێکە سەدی سەد حکوومەتێکی مەزهەبی جیهادی تندڕۆی ئیسلامیە و ئەو حکوومەتە بە هیچ شێوەیەک ناتوانێت چارەسەریەک لەگەڵ خۆیدا بێنێ و دەبێ ئەمە بەڕاستی بە تەواوەتی ڕووی ڕاستەقینەی ئەو حکوومەتە نیشانی هەموو جیهان بدرێ. ئەگەر ئەمە نەبێ بەڕاستی لە سووریادا هیچ کەسێک باوەڕ ناکەم بتوانێت بەحەسێتەوە و ئەو شەڕ و ئاڵۆزیانە زۆر گەورە دەبن، کێشەی زۆر گەورە دروست دەبن، احتیمالی زۆرە وڵاتانی دراوسێش بکەونە ناو ئەو شەڕەدا. ئەوڕۆکە ویستم بە کورتی ئەم بابەتتان پێشکەش بکەم هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش. سوپاسی هەمووانتان دەکەم ئەوانەی بە تایبەتی کە لایک دەکەن، پرسیار دەکەن، ڕەخنە دەکەن، کۆمنت دەنووسن و بووە تکە لەوانە دەکەم کە ئەو ڤیدیۆ دەبینن تەئکید بکەنەوە کە ئەوان لە کەناڵی یوتیوبدا سوبسکرایبن یان نا. کاتێک ئەو کەناڵە دەکەیەوە ئیتر لە بەشی سوبسکرایب ینی ئەوە پەیوەندی بە زمانی یوتیوبەکەتانەوە هەیە یان کۆمپیوتەر و مۆبایلەکەتانەوە هەیە لەوێدا ئیتر ئەگەر بە ئینگلیزی بی سوبسکرایب، ئەگەر بە عەرەبی بی ئیشتیراکە، بە هەندێک زماندا پێی دەڵێن ئابۆنە، ئەمە چرکە بکەن بۆ ئەوەی منیش تۆزێک بەحەسێمەوە، چونکە زۆر هاوڕێ ئەڵێ ڤیدیۆکانت نابینین بۆمان بنێرە، بەڵام مرۆڤ ناتوانێت بەڕاستی هەرجار کە ڤیدیۆیەک ساز دەکا 2 سەعاتیش لە بۆ 1000 کەس بینێری، شتیوە مەحاڵە. زۆر سوپاسدانەکەم کاتێکی